ئەمڕۆ یەکشەممە دەنگدەران لە نەمسا سەرۆشێکی نوێ بۆ وڵات هەڵدەبژێرن. دەنگدانەکە بۆ ئەو مەبەستا یەکەمین جارە لە کۆتایی جەنگی دووهەمی جیهانەوە و تیایدا هیچ لە هەردوو پارتی سەرەکی نەمساوی میاندرە و نابنە سەرۆکی وڵات، بەڵکو لە بری ئەوان نۆربەرت هۆفە کاندیدی پارتی ئازادی کە کاندیدێکی ئەوپەری ڕاسترەوە پێدەچێت بردنەوەی ئۆپۆزیسیۆن لە پێشبڕکێیەکی لە یەکەوە نزیک بەدەستبێنێت. نۆربەرت هۆفەر ڕوبەڕووی پرۆفیسۆری زانستی ئابووری ئەلێکزاندەر ڤان دەربێڵن دەبێتەوە ئەوەی لەلایەن پارتی سەوزەوە پشتیوانی دەکرێت. ئەمەش دوای ئەوەی هۆفەر بە شێوەیەکی چاوەڕوان نەکرا و خولی یەکەمی هەڵبژاردنەکەی بردەوە و لە سەدا 35 دەنگی بەدەستهێنا. ئەوەی جێ ئاماژەیە نۆربەرت هۆفەر کاندیدی پارتی ئازادی ڕاسترە و بە ئاشکرا لە دژی کۆچبەری بووە و هەروەها لە دژی هەڵمەتی یەکێتی ئەوروپا بووە. ئەو کات پرۆفیسۆر ئەلێکزاندەر ڤان دەربێڵن گوتوێتی سەرۆکایەتی نەمسا لەلایەن هۆفەرەوە هەڕەشە لە دیموکراسی وڵات دەکات. چاوەڕوان دەکرێت ئەنجامی بەرایی ئەمڕۆ کاتژمێر 5 دوای نیوەڕۆ بە کاتی نەمسا ئاشکرا بکرێت.